مسعود عمر جه گند قاسمیه تلتمره 11 سال لهولیر پنابره 5 سال لناحیه بحرکه هولیر اکادمیا فیرکرنا فوتبوله وکریه زارو کان به برانبر فیری لیستکوانیا فوتبوله دکه و دخوازه لیستکوانان جبو تیمن هرم کردستان جی آماده بکه پیامنیر سپور تور مدیا روداوه محمد کارزی سردان مالا مسعود کرو چو اکادمیا وی و او راپورت جمره آماده کر مسعود عمر تمن 36 ساڵ خەڵکی گوندی قاسیمەی شارۆچکەی تلتەمەرە لە ڕۆژاوای کوردستان 11 ساڵە لە نێو ژیانی پەنابەری لە هەولێر دەژیت خۆی و خانەوادەکەی لە بەحرەکە نیشتەجێن پێشتر وەک یاریزان یاری لە تیپە میلیەکانی ڕۆژاوای کوردستان کردووە 5 ساڵە خولیای سەرەکی بۆتە ڕاهێنەری و خۆبەخشانە فێرگەی تۆپیپەی بارینی لە بەحرەکە کردوتەوە بۆ پێگەیاندنی ژمارەیەک یاریزانی تەمەن بچووک ئەو فێرگە یەکەم تشت بۆ ئەو منداڵێ لە کۆرانە ئەس بینم هەموو خر ببن لە ساحە تۆپانەی بکن تشتێکی بەڕاستی تۆپانەی بکن نە لە ساحە لە کۆرانە و لە دەرکادن و لە پەنجەرادن ئەو تشتانە بە ببن تەربیەک ریاضی سەح یعنی بەڕاستی ببینن دووەم تشت ئێوە کە خۆبەخش دەزانی ئێمە لەکنمە لێرە ئەمە کوردی ڕۆژاوا و پەنابەر وەکی خەڵکی هەموو لە شەرق ئەوسەد ئەو تشتانی نظامی ینی بژێ برێ وەکی کۆمپانیا ئەو تشتانە ینی مع الأسف یاردیمێمە ناکە لەم فێرگەیەدا 50 منداڵی پەنابەری ڕۆژاوای کوردستان لەگەڵ ژمارەیەک منداڵی باشووری کوردستان لە هەفتەیەکدا 4 ڕۆژ فێری یاری تۆپی پێدەکرێن هەر یەکێک لەم منداڵانەش خەونی گەورە بۆ داهاتویان دەبینن طموحي من إن شاء الله ببقى لعبة جورة يعني از لعبة كسر كفته ببم طموحي من طبعا جبر بيتر بس هات مجمع كابتن أبو ميران بدايته ساعات مجمع يجبو بداية عمل تقريبا هو أو ثاني كابتن يعني سوري ليفر بحركة هاتمه أكاديمية أبو ميران وشي هاتمه إيرا قالك فرق يعني قام خوشو التمرين باش ما بيدا كاتن وقالك مستوى جورا وشي هاتمه إيرا لە سنووری شاری هەولێر و دەوروبەری زیاتر لە 20 فێرگەی تۆپیپەی منداڵان هەن بارین تاکە فێرگەیە کە منداڵانی ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان پێکەوە بۆ وەرزشکردن کۆ دەکاتەوە محەممەد کارێزی ڕوودا هەولێر